لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT سڵاوی مەحەمەد نووریتان لێبێ. لە زۆربەی ناوچەکانی کوردستان چەند ڕۆژێکە بارانێکی باش دەبارێ، بە کوردەواری پێی دەڵێن سەرەپەڵە. لە تەنیشتەوەشەوە وەرزێکی تازەی کورد لە بەغدا دەست پێ دەکا بە سوێن خواردنی وەزیرە کوردەکان و ئەو شەژ وەزارەتەی کە هەمانە. ئەم وەزیرانە دەتوانن چی بکەن؟ ئایا گۆڕانکاری لە نەخشە و بیرکردنەوەی سیاسی لە عێراقدا ڕوودەدا؟ ئایا ئەم وەزیرانە خاوەنی عەسایەکی سحرین و دەتوانن گۆڕانکاری لە بیرکردنەوە سیاسیەکان و ئەو بیرکردنەوانەدا بکەن کە دەیانەوێ کورد پەراوێز بخەن؟ ئایا شەڕی کورد لە بەغدا تەنها شەڕێکە لە پێناو موچە و بوجەیە یاخود نەخێر شەڕی گەورەتر لە بەردەمیاندایە؟ کورد بەشداری فعلی سیاسیە بێ لە بەغدا یان وەکو میوانێک داوەت کراوە بۆ ناو حکومەت یاخود وەک شەریکێکی سیاسی ڕاستەقینە کە بێ کورد ناکرێ عێراق ببرێ بەڕێوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە گرنگە و سوێن خواردنی ئەمڕۆ ڕەنگە لەم کاتەیە ئیتر سوێن خواردن دەستی پێکردو بێ. میوانداری لە سلەیمانیەوە بورهان محەممەد ئەندامی پەرلەمانی خولی پێشووی عێراقمان کردو سپاس. هەروەها لە هەولێرەوە ئوسامە جەمیل پەرلەمانتاری خولی پێشووی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتوو ئەویشمان لەگەڵایە، بەڵام بەر لەوەی ئەم دوو میوانە وەرگرین و بچینە ناو مناقەشەکەوە دکتۆر بەختیار شاوەیز لە ناو هۆڵی پەرلەمانی عێراقەوە وەردەگرین. دکتۆر سڵاو لێبێ. دکتۆر دیمەنی ناو پەرلەمانی عێراقمان بۆ بگوێزیتەوە سپاس دەکەین. سپاسانەکەمەوە ڕێزم بۆ تەواوی بینەران و میوانە بەڕێزەکانت دێ. لە ڕاستیدا کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقی کە دانیشتنی ژمارە 21 تەرخان کراوە بۆ مەسەلەی سوێن خواردنی ئەو وەزیرانی کە تا ئێستا سوێندیان نەخواردووە و دەست بەکار نەبوون و بەمانایەکی تر بۆ تەکمیلەکردنی حکوومەتەکەی عەبادیە. بەپێی خشتەی کاری کۆبوونەوەکە دەبایە سەعات یەک کۆبوونەوە دەست پێکردایە، بەڵام کاتژمێرێک دواخرا و ئەم دواخستنەش لە ڕاستیدا پەیوەندی ڕاستەوخۆی بە کۆگنەبوونی بەشێک لەلایەنە سیاسیەکانەوە هەبوو، چێ لە ناو شیعەکان و چ لە ناو سوننەکان لەسەر کاندیدی وەزارەتی دیفاع و وەزارەتی ناوخۆ. بەڵام ئێستا کە لەگەڵ جەنابتان قسەکەم کۆبوونەوەکە دەستی پێکرد بەپێی ڕێڕەوی کۆبوونەوەکە پێویستە سوێن خواردنەکان کۆتایی پێدێەوە لە ناو ئەوانەشدا بیرمان دەچێت کە وەزیرە بەرزەکانی هەرێمی کوردستان وەکو نوێنەرایەتی هەرێمی کوردستان کە متمانەی وەزارەتەکان وەردەگرن هاتوونەتە ناو پەرلەمانەوە و ئومێد دەکرێت ئینشاءڵڵا ئەمڕۆ کۆتایی بۆ مەسەلەیە بێنرێت. زۆر باشە. سوپاسی دکتۆر بەختیار شاوەیز ئەندامی پەرلەمانی عێراق لە هۆڵی پەرلەمان ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو. دەچینە لای ئوسامە جەمیل پەرلەمانتاری خولی پێشووی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتوو. کاک ئوسامە سڵاو لێبێ. دیارە جارێک کاک ئوسامە ئامادە نەبووە. دەچینە لای کاک بورهان. کاک بورهان سڵاو لێبێ. بارانێکی باش دەبارێت لە هەموو ناوچەکانی کوردستان. دەستپێشی وەرزێکی تازەیە، وەرزێکی زستان، وەرزێکی تەسەوڕەکرێ سارد بێ. تەسەوڕ دەکەی وەرزی تازەی بەغداش بۆ کورد سار بێ یاخوو بە پێچەوانەوە گەرم دەبێ؟ زۆر سپاس. بەدڵنیاییەوە ئەو وەرزە سیاسی کە ئێستا لە عێراق و لە بەغا دەستی پێکردووە وەرزێکە سەختە و بەڕای من ئاسان نییە بۆ ئەو وەزیرانەی کە ئێستا بە تایبەتی وەزیرە کوردەکان کە دانرێن نوێنەری هەموو کوردە لە کوردستانی عێراق نەکتەنە هەرێمی کوردستان و ئەرکەکەیان قورسە. یەک لایەک و ئەوان وەزیری هەموو عێراقن، دوو نوێنەری خەڵکی کوردستان و هەموو کوردن باش بە هەموو داواکاریەکانەوە بە هەموو مافەکانەوە. تەسەوڕ ناکەم ئەمە ئەرکێکی سووک بێ و لە پاش ئەوەش ئێستا سوێن دەخۆن کە ئەتوانم بڵێم وەجبەی دووهەمی وەزیرەکانە لەبەر ئەوەی ئێمە وەکو کورد لە ئیتفاقی سیاسی نەمانتوانی ئیتفاقیکی تۆکمە بکەین لەگەڵ بەغا لە کاتی وەزیرەکانی ترا سوێن بخۆن و لە ئەو کاتێک کە بەرنامە و پرۆگرامی حکوومەتی ئەلان کرا لەگەڵ وەزیرە عێراقیەکان بەگەشتی سوێن بخۆن لەبەر ئەو کێشانەی کە هەبوو لە نێوان هەرێمی کوردستانەوەنە. بەرحاڵ ئێستا ئەو وەزیرانە ئەکرێ وەزیری عێراق بن هەموو عێراق کارەکانی خۆیان بە شێوەیەکی جوان شێوەیە باڵێن حکومڕانیەکی جوان پیشان بدەن بۆ هەموو عێراقیەکان و لە هەمان کاتە لە ئەجندەی ئەولوێتی کارەکانیانە
بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرژەوەندی کورد و ناوچە ئەجندەیەک و بەرنمەیەکی جوان پێشکەشکەن بەڵام عێراق لەوە دەرچووە وەزیرە بەرنمەیەکی جوان پێشکەش کە کەسێکی تر ئەگەر وەزیرەکە کورد بێ شیعە بەدڵی بێ وەزیرەکە سوننە بێ کورد بەدڵی بێ عێراق بەرەو تەفریقەیەکی سیاسی مەزهەبی قەومی بە تەواوەتیە چێ دابڕانێکی گەورە هەیە ئەم وەزیرانە دەتوانن چی پێشکەشکەن لە بەغداوە بۆ کوردستان چکە هوشیار زێباری ڕۆژ نووری شاوەیت فریاد ڕەوانزوزی مع الحفظ الألقاب بۆیان ئەمانە هەر شتێک پێشکەشکەن ڕەنگە کەسێکی بەسرا بە حکمی ئەو تەعەسوبە سیاسی و تەعەسوبە شیعەیە ڕەنگە بەدڵی نەبێت کەواتە ئەبێ بڵین ئەم وەزیران لە بەغاوە چی پێشکەش بە کوردستانەکەن بەدڵنیاوێ ئێمە قسەمان لەسەر ئەوە کردووە حکم لە بەغا حکمێکی تەوافقیە و ئێمە لەم حکومە هەوڵ بدەین لەم بارودۆخی ئێستاشا ئەبێ شەریکێکی ڕاستەقینە بین شەریکی سیاسی بین و شەریکی بڕیار بین ئەوە نییە شەریک و مشارک بین بۆ ئەوەی کەوا بتوانین هەم ڕۆڵە عراقیەکە بین و هەم ئەو ئەرکەی کە لەسەرمانە وەکو نوێنەری ڕاستەقینەی کورد بتوانین ئەو ڕۆڵە ئەنجام بدەین یا وەکو داواکاریەکانی خەڵکی خۆمان لەناو ئەنجومەنی وەزیرانی عراق بەرجەستە بکەین و ئەوەی کە گرنگە ئێستا بخرێتە ئەولوێتی کارەکانیانەوە و کاری لەسەر بکەن بە تایبەتی کە مەسلەی بوجەیە و مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە یەکێک بێت لە ئەولوێتەکانیان و جگە لەو کێشانەی کە تر هەمانە مەسلەی پێشمەرگەیە مەسلەی ناوچە دابڕێراوەکانە بڵن ئەو ناوچیان دەرەوەی هەرێمی کوردستانن ناوچە کوردستانەکان و چەندین با بڵین مەسلەی حکمڕانیە لە عراقا مەسلەی تەسبیتی مەسائلی فیدرالی ئەوانەیە لە عراقا لەناو حکوومەتە بەعەمەلی ئەمانە هەموو گرنگن و ئێمە یەک مەسئلەمان لەبیر نەچێت ئەم پەیوەندی نێوان ئێمە بەغا پەیوەندیکی ئاساییە لەبەر ئەوەی ئێمە تا ئێستا لە عراقەکەژین و دەستوریەکمان هەیە و بەڕاستی هەستەکەم ئەم مەسلەی خەریکە وەک بە نامۆ تەماشاکرێ پەیوەندی لەگەڵ بەغا نەخێر پەیوەندی لەگەڵ بەغا مەسلەیەکی زۆر طبیعیە هەنێ جار هەستەکەم وای لێ ئەکرێ خەریکە تەخوینی شەکرێ ئەم مەسلەیە خەیاڵە تۆ بتەوێنێتەوە تۆ بیتە دەوڵەتیش پێویستە پەیوەندی لەگەڵ بەغا هەبێ پەیوەندی لەگەڵ ئەنقەرەشە بێ لەگەڵ تارانیش هەبێ وا نەکەین لە خەڵک وا بزانین ئەگەر هاتو ئیتر کورد لە بەغا نزیک بووە یاکو پەیوەندی لەگەڵ بەغا هەبوو ئەمە کارەسات باشە لە بەرامبەردا ئەگەر بەغا بە شێوەیەک لە شێوەکە مامەڵە لەگەڵ کووردا بکا بەوەی کە حکومەت تەشکیلە بوو تازە سەرکردایەتی سیاسی کورد لێرە کۆبەوە واتە ڕەنگە پێویستی بە کورد نەبێ ئەو جوملەیە وازەح بوو لەو کاتەیە ئەبێ ئەو کاتە خۆمان گلەیەکە لە خۆمان بکەین بۆ ساڵانی تر بۆ باڵێن دەورەکانی تر هەموو حکوومەتی عراق هەموو ئەحزابەکانی عراق کوت لە سیاسەکان سەردانی هەرێمی کوردستانیان نەکرد و لێرە حکوومەتیان ڕاگەیان لێرە بەرنامەی حکوومەتیان ڕاگەیان لێرە ئیتفاقیان نەکرد بۆ ئەم جارەوانە بوو ئەبێ بەڕاستی قسەمان لەسەرەوە کردو هەر لەم بەرنامەی ئێوە لەم بەرنامە بەڵام لەم کەناڵە بەڕێزەی ئێوە قسەمان لەسەر ئەوە کرد کە ئێمە ئەبێ گلەیمان لە خۆمان بێ بەڵام ئێستش کات ماوە بۆی بتوانین ئەو بارە لارە ڕاست بکەینەوە کاتەکە چەند ماوە ئەو سێمانەیە کە کوردایناوە بۆ بەغدا و حکومەتێکی عەبادی من تەسەوڕ ناکەم ئەو سێمانگە بێ بەڵام هەر لە ئێستەوە تۆ ئەکرێ بە جدی هەموو ڕۆژێک هەموو ساتێک هەموو کۆبوونەوەیەک تۆ وەزنی خۆت سوقلی خۆت قورسایی خۆت لەناو کۆبوونەوەکانە دەربخەی باشە مامۆستا بورهان جەناب دەندان پەرلەمان بووی 6 وەزیر دەچنە ناو هەیئەیەکی تەنفیزیەوە کە حکوومەتی عێراقیەوە بە سەرۆکایەتی عەبادیە لە هەمان مەدرسە و بیرکردنەوەی سیاسیە کە مالیکی بووە کە پێشتر جەعفەری بووە کە ئێمە موشکیلەمان لەگەڵ ئەم ناوانە یەک بە یەک هەبووە باشە ئەم 6 وەزیرە لە کاتێکە هیچ پێشمەرجێکی کورد نەبووە بۆ ئەم حکوومەتە کورد مەرجی لەسەر ئەم حکوومەتە نەبووە و ئەم حکوومەتە ڕازی نەبووە بە مەرجەکانی کورد و هیچ مەرجێکی کورد لە کارنامەی حکوومەتانیە ئەتوانن چی بکەن من پێوتی ئەو بارە لارە ڕاست بکەنەوە بۆیە من لەسەر لەگەڵ ئەوم لەگەڵ ئەوانەی هەموو جەنابەت بەڵێ لەگەڵیان بەڵام بەدیل چییە بەدیل دابڕانن لە بەغا ئەتوانین دابڕێ لە بەغا لەم بارودۆخە و لەم هەلومەرجەی کە هەیە لە عراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی لە منتەقەکە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە بۆچی بە هەرێمی کوردستانیشەوە بەدیل تەنها ڕێگە چارە ئەوەیە کە لەگەڵ بەغا پێک بێ بەڵام تۆ لەگەڵ بەغا پێک هاتی ئەمەیە ئەبێ کاری بۆ بکەی وە سوقلی خۆت و چی وەرەقەکان لەوێ بەکاربێنی و چی فشار هەیە بەکاری بێنی بۆ ئەوەی کا بتوانین من لەگەڵ ئەو نیم بە ئێستاشەوە عەقڵەتەکان ناگۆڕێ عەبادی هەمان حزبی مالیکیە و لەگەڵ ئیبراهیم جەعفەریش هەمان حزب بوون و پێش ئەوەش بەڕێز عەلاوی بوو ئێمە هەر کێشەمان هەبوو لەگەڵ هەموو حکوومەتەکان معنی ئێمە کێشەمان لە عێراقا کێشەیەک لەگەڵ ئەو عەقڵەتی کەوا حکومڕان بووە لە عێراقا یا پێکهاتەکانی عێراق متمانەیەکی گەورە لە نێوانمانە نییە و تا ئێستا وەکو قەزەی کورد وەکو کورد تا ئێستا لایەنەکانی تر لە کاتێکە لاواز بن زۆر بە سنگێکی فراوانەوە ئێمە قبوڵەکەن لە کاتێکە بەهێز بن دێنە ئەو مەسلەیە بە وەکو خۆی وەرناگرن جا لەبەر ئەوە مەسلەیەک نییە من تەسەوڕکەم ئەم وەزیرانە عسای سەحریان پێ هەموو کێشەکان چارەسەرەکەن بەڵام ئەمە ڕێگەیە ینی هەوڵدانە بۆ چارەسەرکردنی هەنێک کێشە و
پەیوەندیکردنەکەش مادام ئێمە بڕیارمانداوە تا ئێستا لە عراقین بەگوێرەی دەستوری عراق لە عراقین ئەبێ لە ناو حکوومەتە نوێنەرمان هەبێت ناو پەرلەمانە نوێنەرمان هەبێ بۆ ئەوەی کەوا بتوانین کارەکانی خۆمان کاری باڵێن ڕۆژان ڕاهی بکەین تۆ ئێستا کەرکووکتەیە خانەقین دەیە ئەو ناوچەی مووسڵتەیە پەیوەندی لەگەڵ بەغا هەیە ئەوانە پێویستی ڕۆژانیان هەیە لە ڕووی حکومەوە لەگەڵ وەزارەتەکانە پەیوەندیانە مەسلەی بوجە پەیوەندیانەیە و هەروەها دیسان هەرێمی کوردستان تا ئێستا مەسلەی بوجە ئەو تا چاوەڕێن ئەم وەزیرانە ئەو کێشانە حەلکەن. زۆر باشە لە برادرانی تەکنیکی لە هەوڵدان کە کاک ئوسامە جەمیل ئەندامی پەرلەمانی خولی پێشووی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتومان بۆ وەرگرن مامۆستا بورهان ئێستا کێشەی کورد لە بەغدا خەریکە کورد دەبێتەوە بۆ یەک جوملە ئەرەکەی موچە و بودجە دەنێرێت یعنی پێشتر ئەگەر ئێمە داواکاریەکانمان زۆر بوو 19 خاڵ و 15 خاڵ و 16 خاڵمان هەبوو ئێستا خەریکە داواکاری کورد بۆ ئەوەیە وەزیری دارایی دەست بەکار بێ موچە بنێرێت یعنی داواکاری کورد ڕۆژ بە ڕۆژ سەقفی بچووکتر دەبێتەوە لە کاتێکا باز لەوە دەکرێت کە کورد ئێستا پێگەیەکی زیاتری نێودەوڵەتی هەیە. بەڵێ من تەسەوڕ ناکەم ئەوە هەموو داواکانی کوردی بەڵام ئەوەی کە ئێستا پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە و چەند مانگێکە وەکو قەیرانێک لە قەیرانێکی با بڵێن مالی ئابووری لە هەرێمی کوردستان دروست بووە ئەمە ئەبێ لە ئەولوێتی کارەکانیان بێ کەوتت لە ئەولوێتی کارەکان کەواتە کاری تریش هەیە دوایەوە ئەمە چارەسەر بوو کێشەی ترمان هەیە مەسلەی پێشمەرگەمان هەیە مەسلەی جێبەجێکردنی مادەی 140مان هەیە و مەسلەی قانونی نەوت و غازمان هەیە. پاشە چەند ساڵە بەغدا قەرزی پێشمەرگەی لایە ینی هەر بە قەرز بە وشەی قەرز وەرگری بەڵام جێبەجێ نەکراوە مالیکی بۆ بە یەک قەڵەبی بچووک بودجەی بڕی کە ئەڵێن ئەمە شتێکی نادەستوریە کەواتە تاکە پێگاتە لە ناو عێراقە کە ئیلتیزاماتی بە دەستورەوەی کورد نییە ئەمە زۆر ڕاستە ئێمەش گلەیمان ئەوەیە لەبەر ئەوەی حکوومەتی عراق و حکوومەتە یەک لە دوای یەکان با بڵێن بە شێوەیەکی ئینتیقائی تەعامل لەگەڵ دەستوریان کردووە لە هەر کوێ لە بەرژەوەندیان بووە هاتوون دەستوریان جێبەجێ کردووە لە شوێنێکە لە بەرژەوەندیان نەبووە دژی بەرژەوەندەکانیان بووە جێبەجیان نەکردو ئەم مەسئلەیە ئەبێ وەکو خۆی وەرگین بەڵام ئەمەش پەیوەندی بە ترازوی هێزەکانەیە بەڕاستی ئێمە نابێ مەسئلەی هێز بە هەند وەرنەگرین لە عراق کاتێ بزانێ وەزعی با بڵێن ناوخۆی هەرێم بەهێزە وەزعی ئەقلیمی بۆ کورد لە بارە بۆ کورد وەزعی دەولی لە بارە ئەوانش دێنە سەربار ئەوانش تەنازل زۆر باشە دەچینە لای بەڕێز ئوسامە جەمیل پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتوو کاک ئوسامە سڵاو لێبێ. سڵاو لێەوە شەربژی کاک ئوسامە لە ئێستادا 6 کەس لە کورد سوێن دەخۆن بۆ پۆستی وەزاری لە عێراقدا لا دوایە سەرەتایەک و دەستپێشێکی تازە لە عێراقدا دەست پێ دەکا یاخود قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە دەبن و چارەسەر دوورە. بە ناوی خوای بەخشن لێ میهرەبان ڕەنگە ئەمە هۆکارێکی باش بێ بۆ ئەوەی دووبارە کورد بگەڕێتەوە بەغدا یا وەفدی بەغدا بێتە هەولێر بۆ ئەوەی دانوستان دەست بێ بکاتەوە بگەنە تا ئەندازێک چارەسەرێک بۆ ئەو کێشانەی کە هەیە ئێمە دەبێ ئەوە بڵین سەردەمی ئێستا سەردەمی نووری مالیکی نییە وەڕەکارێکی گەورە لە ناوچەکە ڕوویداوە ئەمریکا هاتۆتەوە سەرخات خەریکە هێزەکانی دەهێنێتەوە عێراق ئەو بارودۆخەی بۆ مالیکی ڕەخسا بوو بۆ حەیدەر عەبادی نەڕەخساوە و ئەو هەنگاوانەی مالیکی دەینا ڕەنگە حەیدەر عەبادی نەینێ ئەگەرچی ئەو یەکێک بوو لە هەڵە بە قووەتەکانی مالیکی کە زۆر هاوکاری دەکرد بەڵام ئێستا سەردەمی مالیکی نە و زروفی مالیکی نییە و کوردیش خۆی ئەو قەنەعەتەی بۆ دروست بووە لەبەر ئەوە من وا تێدەگەم هەردووچیان ئێستا بە پەرۆشن بۆ ئەوەی دابنیشن لەسەر مێزی دانوستان و تا ئەندازێک بگەنە چارەسەر بۆ هەندێک لەو کێشانەی کەوە قوڵن و پەیوەندی ڕاستە و خۆی بە هاوڵاتی کورتەیە وەکو جەنابەت و کاگورانیش پێشتر ئاماژەیان پێکرد مەسەلەی موچەیە مەسەلەی بودجەیە ئێستا ئەمانە تەئسیرێکی کاریگەری بووە لەسەر وەزعی سیاسی و ئاوری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بە سەدان کۆمپانیا کاروباریان وەستاوە هاوڵاتی تووشی گرفتی گەورە بۆ بەدەست ئەوەی کەوا بۆ 3 مانگ دەچێ موچەی وەرنەگرتووە بودجە نایە پرۆژەکان وەستاون ئەمانە هەمووی وا تێدەگەم هۆکارن بۆ ئەوەی کورد بە پەرۆژ بێ لەگەڵ بەغدادا بنیشێەوە ئەو وەزعی بەسەر بەغدا شاتەوە وەکو هاتنی داعش و گرتنی چەند شارێک و دروستبوونی قەیران لە دوای قەیران لە بەغدا و کێشەی حەیدەر عەبادی لەگەڵ خودی شیعەکان خۆیان و لەگەڵ سوننەکان لەلایەکی دیکە و لەگەڵ دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر و دراوسێ ئەمانە هەمووی وا دەکەن کە هەردوو لابەرە و چارەسەرێک بگەڕێن کە تا ئەندازێک ئەگەر هەر هیچیش نەبێ وەزعی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لەم قۆنەغەدا. کاک ئوسامە سیاسەتی کوردی هەمیشە لەگەڵ بەغدادا سیاسەتێکی خۆشباوەڕی بووە بەواتای کە جەعفەری ڕۆی ژوتمان مالیکی وەک جەعفەری نییە ئەوە مالیکی ڕۆی ئەڵێن عەبادی وەک مالیکی نییە
ئەم خۆش باوەڕێ لە کاتێکە هیچ مەرجێک و هیچ پێشمەرجێک و هیچ پرۆتۆکۆڵی لە نێوان سەرکردایەتی سیاسی کورد و عەبادیدا نییە. یعنی پرسیارەکە ئەوەیە عەبادی شێ دەڵێ نوسخەیەکی تری مالیشی نییە لە مامەڵەکردندا. من وتم عەبادی هەمان مالیچیە و وتم یەکێکە لە هەڵۆ بەهێزەکانی مالیچی بووە. من دەڵێم ئەو بارودۆخەی ئێستا لە عێراقەیە جیایە لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە سەردەمی نووری مالیچی هەبوو. تۆ سیاست بەشێک لە سیاسەتەوەی تۆ مامەڵە لەگەڵ واقع و بارودۆخ بکەی. ئایا ئەو وەزعی ئێستا حەیدەر عەبادی تێکەوتووە هەمان وەزع کە نووری مالیچی پێدا ڕۆی؟ ئایا ئەو کاتە ئەو گۆڕانکاریانە لە ناوچەی ڕوویدا بوو کە 8 ساڵی نووری مالیچی حکمی عێراقی کرد لەبەر ئەوە بارودۆخەکە لە ساڵحی حەیدەر عەبادی نیە و ئەو زروفەی ئێستا هەیە زروفی نووری مالیچی نییە بۆیە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانیش گۆڕانکاری بەسەردادێ حەیدەر عەبادی ناچارە بە شێوازێکی تر مامەڵە بکە. ئەگەر هەمان بارودۆخ و زروفی نووری مالیچی بووە من دڵنیام حەیدەر عەبادی نەک ڕەنگە تونتریش بووە لە نووری مالیچی نەک لەو باشتر دەبوو. بەڵام وەزعەکە ئێستا لە ساڵحی ئەو نییە و ئەو وەزعەش وەزعی نووری مالیچی نییە. باشە کاگوسامە ئەو 6 کەسە ئەو 6 بەڕێزەی کە ئەمڕۆ سوێن دەخۆن و دەبنە وەزیر لە کابینەکەی عەبادیدا دەکرێت یاریکەرێکی باش بن لەو یاریەی کە ڕوودەدا بۆ 4 ساڵی تر لە کاتێکا هیچ مەرجێکی سەرکردا ئێمە لەسەر شخصەکانیە لە کاتێکا کاگوسامە پرسیارەکەوەی لە کاتێکا هیچ مەرجێکی سەرکردایەتی سیاسی کورد لە ناو ئەجندەکەی حکوومەتەکەی عەبادییان نییە. من یەکشت دەڵێم من وا هەز دەکەم قەناعەتێک لای سەرکردایەتی کورد و لە لای تاچی کوردیش دروست بووە کەوا ئەو سیاسەتەی تا ئێستا کورد لەگەڵ بەغدا پێڕەوی کردووە تا ئەندازێکی زۆر فەشەلی هێناوە. بۆ نمونە سیاسەتی مەسەلەی فرۆشتنی نەوت کورد یەکلایەنە دەیوت نەوت دەفرۆشن بەبێ گەڕانەوە بۆ بەغدا. بەڵام ئایا هاوڵاتی کورد و تاچی کورد قازانجی لە مۆزع بینیوە یان نا؟ بێگومان زەرەری بینیوە. موچە نەماوە، بودجە نەماوە، باری ئابووری خراپ بووە، کۆمپانیەکان وەستاون، پرۆژەی ئاوەدانکردنەوە وەستاوە، بارودۆخی ئەمنی تا ئەندازێک باشە بەڵام ئەویش هەمیشە هەڕەشەیە بەهۆی بوونی داعش. پێش ئەوەی ئێمە باز لە وەزیرەکان بکەین، پێش ئەوێ ئێمە باز لەوەی بکەین ئەو 6 کەسێ چا پێ دەکرێت دەبێت باز لەوە بکەین سەرکردایەتی کورد بەڕاستی بەخۆی دابچێتەوە، دانیشتێکی دوور و درێژ بکات چ لەگەڵ لایەنەکان چ هەردوو حیزبی سەرەکی ئەوانەی کە ئیدارەی ئەمڕۆی حکوومەتی هەرێم دەکەن بۆ پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان بەرامبەر بە بەغدا. ئەم سیاسەتەی تا ئێستا پەڕۆمان کردووە نەتوانی وەتی کورد بەرەو سەر بەخۆی بە نەمادەی 140 جێڕاوەتەوە نەباری ئابووری کوردی چاک کردووە و نەتاچی کوردیش سوودی لێبینیوە. بۆیە ئێمە دەبێت سیاسەتێکی نوێ استراتیژیتێکی نوێ دابڕێژینەوە بەرامبەر بە بەغدا، بەرامبەر بە بەرژەوەندی هاوڵاتی کورد تەواو بێ و بەرامبەر بە بەرژەوەندی کوردستان تەواو بێ و بەو ئاراستەیە هەنگاو بنێ کە سوودی زیاتر بە کورد بگەن. ئەگەر وانە بێ ئەم 4 ساڵەی دابێش هەر هەمان سیاست دەبێ و لە زیاتی ئەو 6 ئەگەر 6 کەسیش بنێرین هەمان حاڵەت دووبارە دەبێتەوە. دایمە گلەیەکان لە بەغدایە بەرامبەر هەولێر بەغدا کەم تەرخەم بووە، بەغدا بودجەی بڕیوە، بەغدا وای کردووە، بەغدا قوتی خەڵکی بڕیوە، بەغدا کورد وەک پەراوێ سەیرەخە. بەڵام لایەنێکی تریژەیە ئەگەر لە بەغداوە تەماشا بکەین سیاسەتی هەڵەی نەوتیە کە بەشێک لە پەرلەمانتارەکان باسیەوە دەکەن. لە دوای هەڵەی خۆشمان هەیە لە بەرامبەر هەولێر بەرامبەر بەغا نەک تەنها هەڵەکان لە بەغداوە بێ بۆ هەولێر. دڵنیایەوە ئێمە وتومانە بەغا کەم و کورتی زۆرە بە تایبەتی وەکو ئاماژەم پێکرد لە کاتی جێبەجێکردنی هەر مەسەلێک بیەوە لە بەرژەوەندی خۆی جێبەجێەکە. بەڵام ئێمەی کورد نابێت وا بکەینە بوار بدەین بۆی کەوا ئەو هەڵانە بەسەرمانە تێپەڕێ یان با بڵین ئێمەش نابێ هەندێک هەڵا دووبارە بکەینەوە بۆ ئەوی کەوا ئەوان ینی بێتە مبەڕێک لای بەغا بۆ ئەوی کە بتوانێت با بڵین ئەجندەی خۆی یا بەرنامەکانی خۆی لەبەسەر هەرێمی کوردستانە جێبەجێ بکە. بەڵێ ڕاستە مەسئلەی نەوت و هەناردەکردنی نەوت لەبەر ئەوە مەسئلەیەکی تاگلایانە نەبوو و بەبێ ئەوەی کەوا حساب بۆ ینی خوێندنەوەیەکی واقعی بۆ دەسڵاتی عێراق بکرێ بۆ دەوری عێراق بکرێت لە منطقەکە لە دنیایشە. ئێمە زۆر حساباتمان دقیق نەبوو لەسەرەوە و وای لێ هاتبوو هەر حزبێک هەر لایەنێک بە شعارات کاریە کرد. کەواتە هەڵەکە لە بەغاوە بۆ هەولێر نەبوو لە هەولێریشەوە بۆ بەغا. بەڵێ بە دڵنیایەوە هەموو ئەوە دەرکەوت ئەو مەسەلانەکە هەمومان پێزانین و پێشتر ئەگەر قسەت لەو مۆزوع بکردایە وای شەقام وای لێ هاتبوو ینی خەڵکێک
ئەسڵمیەوە کە باسی کۆنتاک لەگەڵ بەغا بکە یاوەکو ڕێکەوتن لەگەڵ بەغا بکە ینی ئەوش وەکو ئاماژەم پێکرد کەوتووە قاڵبی ئەوی کەوا ئەو لایەنانەی کەوا پەیوەندیان لەگەڵ بەغا هەیە یاوا باشەزان پەیوەندیەکانی نێوان بەغا و هەرێمی کوردستان بەردەوام بێ خەریک و تەخوینەکردن بۆیە ئەم مەسئلەیە ئێستا ئەبێ وەکو خۆی تەماشای بکەین خوێندنەوەیکی واقعیمان لێ دوای سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستادا ئەو خوێندنە واقعی هەیە ئەگەر نەڕوانینە مەسەی تەفاول و تۆشاوم چکە لە سیاسەتا شتێک نیە ڕۆژبین و گەشتبینە ئەوەی کە ئەی خوێنیتەوە سەرکردایەتی سیاسی کورد پرۆژەی هەیە بەرنامەی هەیە کە لەگەڵ بەغدادا مەلەفەکان ئاشکراکە لە کاتێکا سیاسەتی نەوتی بەشێک دەڵێن لە هەرێمی کوردستان ڕوون و شەفاف نییە چۆن لەگەڵ بەغدا ڕوون و شەفاف دەبێت باسی تا ئێستا هەست ناکەم پرۆژەیەکی کوردی هەبێ بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان لە نێوان بەغا و لە نێوان هەرێمە و ئەوەی کە ماوەتەوە ئێستا چۆن بتوانین ئەو بەڵێن نەوعێک لە تەفاهمی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بووە بتوانین چۆن پرۆژەیەک باڵێن داڕێژین ئەو پرۆژەیە لەگەڵ بەغا جێبەجێ بکەین و وەزعی منطقەکەش چی وەکو وەزعی ئەقلیم و وەزعی دەولی ئەوانە تا حدێک ئێستا لەبارە بۆ ئەوی کەوا هەرێمی کوردستان لەگەڵ بەغا نزیک بێتەوە بەغاش لەگەڵ هەرێمی کوردستان نزیک بێتەوە لە بەرەوەی بەغا خۆی زۆر کێشە هەیە ئەوتانێت ینی بەغا لە خەتەرایە ڕۆمادی لە خەتەرایە ئەمە مەسەلەیەکە ئاسان نییە و حەیدر عەبادی و هەر هەموو شیعەکانیش پێویستیان بەوە بە هاوکاری کورد هەیە پێویستیان پێشیش لە سەدەی مالکیدا شەڕی گەورە لە فەلوجە ڕووی دەدا لە ئەنبار ڕووی دەدا شارعی سونی بە تەواوەتی دژی مالکی بوو ئەو کاتە ئەمریکا لێرە بوو ئەمریکا زۆربەی هەرە زۆری شەڕەکان ئەمریکەکانیان کرد و ئەو کاتە جێشی عێراقی با بڵێن زۆربەی شەڕەکانی نەکرد بەڵکو ئێستا جێشی عێراقی و جێشێکی فەشەلیش یعنی سوورەتێکی واضحی داوە هەموو دنیا و منطقەکە و بە مالکی و بە شیعەکانیش کە جێشێک نییە لە عێراقا جێشێکی منەظەم بێ بتوانێت داکۆکی لە شارەکانی عێراق بکە ئەمە مەسئلەیەکە ئەوان گەیشتنێتە ئەوە و چی ئەو ئەسلیحانیش کە کۆیان کردووە لای ئەمریکەکان هەموو تەسلیمی داعشیان کرد ئێستا لای داعش ئەم مەسئلەیە چ بۆ ئەمریکەکان بۆتە دەرسێک و چ بۆ باڵێن حکوومەتی زۆر باشە زۆر باشە کاگ ئوسامە عەقڵیەتی سیاسی کورد بەرامبەر بەغدا هەندێک جار لە نێوان دوو کەوانەدا خەڵک بە عەنتەریات ناوی دەبا یەکێک لە ڕۆژنامەنووسە عێراقیەکان بەم شێوەیە هەندێک جار عەنتەریاتی نواندووە بەرامبەر بەغدا بە هەمان شێوە بەغداش عەنتەریاتی نواندووە بەرامبەر هەولێر لا دوای ئەم عەقڵیەتە ئێستا گۆڕاوە هەم لە هەولێریشۆ هەم لە سەرکردایەتی سیاسی کورد لە هەولێر و هەمیش لە بەغداوە خۆی کێشەی سەرەکی کە لە نێوان بەغدا و هەرێم دروست بوو وە گەیشتە ئەو ڕادەیە کەماریی بوو جە ببڕێ دەبێ ئێمە بڵێن لەسەر مەسەلەی فرۆشتنی نەوت بوو ئێمە وەکو پەرلەمانتاران دانیشتێکمان کرد لەگەڵ خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی پێشونووری مالیکی نازانم کاکبوران ئامادە بوو یان نابەبیرم نییە لەوێ بوو یان نە کاکبوران جەنابەت مالیکی ئاماژەی بە کۆمەڵێشت کرد تقریبەن دەوری 2 ساعت 3 ساعت دانیشتین هەموو مەسەلەکان دەخولانەوە لەوەی کەوا گرفتی نێوان بەغدا و هەرێم بە پلەیەک گرفتی مەسەلەی فرۆشتنی نەوتە ئەگەر کورد لەمە بەخۆی دابچێتەوە سیاسەتی خۆی بگۆڕێ و سەرکردایەتی کورد ئەو قەنەعەتەی بۆ دروست بێ کە تا ئێستا ئێمە لە چوارچێوەی عێراق هەنگاو دەنین بەشێکین لە عێراق هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئێمە وڵاتێکی سربەخۆ نین وڵاتانی دنیا مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە تەنها لە ڕووە ئینسانیەکە دەکەن لە ڕووی سیاسی ناکەن ئەمریکیەکان دەڵێن هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئەمریکیەکان دەڵێن کورد نابێ باز لە جیابوونەوە بکە ئەمریکیەکان دەڵێن نابی باز لە سربەخۆی بکرێ کە باز لە ڕفراندۆم و سربەخۆیی دەکرێ شتێکمان بۆ قوت دەکرێتەوە وەکو ئیتر مۆتەکە یا ئەژدیهایە هەر شتێک ڕۆژێک داعش دەهێنە ڕۆژێک بەشتی تدەم یعنی ئەمە کەی نەوت فرۆشتنە تۆ کەشتی پڕی نەوت دەکەی دوو کیشوەر سێ کیشوەر دەبڕێ کا کۆمپانیایەک بە خێری خۆی لێت دەکڕێ کاکە کورد دەبێ بە سیاسەتی خۆی دابچێتەوە خەڵک وەزعی باش نییە خەڵک سێ مانگە موچەی وەرنەگرتووە بوجە بڕاوە پرۆژە وەستاوە بە هەزاران کەس لە کۆمپانیەکان نێراوەتەوە ماڵەوە ئەمە سیاسەتکردن نییە ئەمە تۆ ناتوانێت مامەڵە لەگەڵ بەغدا بکەیت دەبێت ئەو واقعە دروست بێ ئێمە لەگەڵ بەغدا مامەڵە دەکەین بەڵێ کاگ ئوسامە یعنی ئەم سیاسەتکردنەی هەولێر لەگەڵ بەغدادا سیاسەتکردنێک بووە بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆژە خۆم لە سیاسەتی نەوتیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە تەنها لایەنێک لی بەرپرسە کە پارتی دیموکراتی کوردستانە یاخود نەخێر ئەو پێنج لایەنە لی بەرپرسە کە ئێستاش 6 پۆستی گەورەیان وەرگرتووە لە حکوومەتی عێراقی واتە هەموو لایەنەکان لی بەرپرسن والله هەموو لایەنەکان لی بەرپرسن تا بەڵێ تاچی کوردیش لی بەرپرسە هاوڵاتیانیش لی بەرپرسن لایەنە سیاسەکان لی بەرپرسن ئەبێ هەموو لایە کەڵوێستێ بێ بڵێ کاکە بە خۆتان دابڕۆنەوە بە ستراتیژەتی دانوستاندا بچنەوە لەگەڵ بەغدا مامەڵەکردن وا ناکرێ
تۆ نەوتی خۆت دەفرۆشی اینجا سەتا حەفدەش یعنی من وەکو کوردی قسە دەکەم بانەڵێن ئەمە لەگەڵ بەغدایە و مالیکی پێ باشترە لە کوردنا بەڵام من ژان و ئازاری هاوڵەتێکی کورد باز دەکەم کە وزعی باش نییە کە موچە وەرناگرێت کە جەژن ناتوانێت چۆن بکە کە پێشمەرگە لەو بەرەیە شەڕ دەکا و 1000 دیناری لە گیرفانە من چی لە نەوت فرۆشتن بکەم کە موچەم نەبێ من چی لە نەوت فرۆشتن بکەم کە بودجە نەبێ من چی لە نەوت فرۆشتن بکەم کە پرۆژەی ئاوادارکردنەوە بوەستێ بۆچی سەرکردایەتی کورد بۆچی لایەنە سیاسیەکان بۆ فشار دروست ناکەن لەسەر پارتی یا لەسەر یەکێتی یا هەموو لایەنەکان کاکە بە سیاسەتی خۆت دابڕۆوە شەفافانە لەگەڵ بەغدا مامەڵە بکە وەرە بڵێ کاکە ئەوە نەوت با لە ڕێ کۆمپانیا سۆمە بڕوا یعنی چییە تۆ کە سەتا حەفدەی تۆ ناتەوێت سەتا حەفدە لە بەغدا وەرگری بەغدا ناڵێ من ئامادەم بدەمێ ئێکە ئامادەیە بداتێ دە تۆش تۆزێک لە سیاسەتی خۆت بگۆڕە بەرامبەر بە بەغدا بۆچی بەو شێوێ مامەڵە دەکەی کە تۆ یعنی ئێمە دەماوت سوپاس بۆ خوا کورد نەوتی فرۆش دەبین بە دەوڵەت دەبین بەسەر بەخۆی بەڵام ئێستا فەرموو نەوتەکە نەوت فرۆشتنەکە بوو بە زەرەر بۆ هاوڵاتی کورد سوودی لێ نابینی هاوڵاتی کورد موچەی بڕا هاوڵاتی کورد بودجەی بڕا زۆر باشە کاک ئوسامە دێمەوە لات زۆر باشە کاک ئوسامە فەرمانبەران دێنە سەر زۆر باشە زۆر باشە ئێمە لە مفاوەزات تا شەفاف نەبووین کاک ئوسامە باسیەوەی کرد کە دوو پاپۆرت پڕەخین لە نەوت و هاوارەکەین لە دەریاکان نەوت یەڵا نەوت پرسیارەکە ئەوەیە ئەم سیاسەتە ناشەفافە لە ئێستادا هەر خطابێکی سعید نییە و باو نییە تا ئێستا گۆڕانکاری لە عقلێتی سیاسی هەولێر بەرامبەر بەغدا تا ئێستا هەستەکەم تەراجعێک هەیە یعنی با بڵێن تەراجعێک هەیە لە هەڵوێست و لە بەرنامەکانیشا بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئەو بەرنامەی کە هەمانە چی ئەبێ بۆ ئایندا حکوومەتی هەرێمی کوردستان یا وەکو قیادەی سیاسی کورد بەرنمەکەی چییە ئەو پرۆژەیە کە باسمان کرد ئەتوانن پرۆژەیەک گشتگیر کە هەموو کێشەکانی تیا کۆ بێتەوە و بە شێوەیە لە شێوەکان بتوانین لەگەڵ بەغا لە بەرنامەی حکوومەتەکەی عبادی جێبەجێ بکەین و جێگەی بکەینەوە ئەمایانە مەسەلەیەکە پرۆژەی کوردی هەیە لە بەغدا پرسیارەکە ئەوەیە ئێمە لە 2003 لە کەوتنی بەغدا و سقوتی بەغدایە بەشێکی زۆری ئەو ناوچانە هاتەوە ژێر دەستی خۆمان کە بە ناوچە کوردستانەکان و ناوچەکانی مادەی 140 بە تایبەتیەوەی شمولی کوردستانەکە یعنی لە ئێستادا ئەو ناوچانە هاتۆتۆ لای خۆمان دیسانەوە پرسی ڕفراندۆم و پرسی کشانەوەی هێزی پێشمەرگەوە یعنی هەندێک شت هەیە ئێمە لە شەڕ ئەیبینەوە لە مفاوزات ئایدۆڕێین این بەرچی بەمەستەوەی بەرچاوڕوونی نیە بە دڵنیایەوە ئێمە زۆر قسە لەسەرەوە کراوە ئێستا ئێماڵین ئەو ناوچانە ڕزگار کراوە لە ڕووی باڵێن پراکتیکەوە ئێمە هێزی پێشمەرگی کوردستان لەو ناوچانەوە ئەی پارێزی ئەمە ناوچەی خۆمان لەبەرەوەی تا ئێستا هێزێکی بە قووەتی عێراقی نییە ئەمە ڕاستە بەڵام تۆ دوای ئەوە چی ئەبێت لەمە دوای کە نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراق لە ڕووی یاساییەوە پێویستمان بە ئستفتا پێویستمان بە جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 یان پێویستمان بە ئیتفاقێکی سیاسی ئەبێ هەموو ئەمانە بەرچاومان ڕوون بێ و ئەو نوێنەرانەمان کە هەیەن لە بەغا بەرچاویان ڕوون بێ و بتوانین لە ئاستێکی بەرزاقیادەی سیاسی بە بەردەوامی لە بەغا بێ ئێمە پێشتری ڕوتومانە پێویستمان بە وەفدێکی مفاوز هەیە وەکو چۆن ئەو شێوەی منەظەمەی تحریری فەڵەستین وەفدێکیان هەیە کەبیر مفاوزینیان هەیە دائیرەیان هەیە ئەرشیفیان هەیە مستەشاریان هەیە بۆ شێوە هەمانە ئەبێت تاوەکو بەشێک بین لە بەغاوە بۆ شێوەی بەڵام بەداخەوە ئێمە هەر جارێ وەفدێک دروستەکرێت لە چەند کەسێک و ئەڕاتەوە یەک ئەرشیفی نامێنێ هیوای وەفدی وایە بمبورەکان جاری وایە و ئەندامی وەفدەکەمان ڕۆ بەغا یەک کەس نانەسێ لە بەغا وەفدێکی تازدانرێ یعنی ئەمە مەسئلەیە کە ئەبێ بە تەنزەوە نووسرا بوو لەو وەفدە 5 کەسی 3 کەسی پۆستی وەرگرت بەڵێت ئەبێ مؤسسەیە دروستکەین ئەم مؤسسەیەک بێ بەرپرس بێ لە بەرامبەر پەرلەمان لە بەرامبەر پەرلەمانی کوردستان و ئەنجومەی نوێنەران لە بەغا لە بەرامبەر قیادەی سیاسی کورد و ئەمانە هەموو لایە هاوکاری بکەن بۆی کەوا بە بەردەوامی لە مفاوزاتە بێ و مەقڕێکی سەرەکی هەبێ لە بەغا ئۆفیسێکیان نەبێ ئەمە بەدەچوون بکە لەگەڵ هەموو وەزارەتەکان لەگەڵ هەموو وەزیرەکانە لە هەموو جمگەکانی دەسەڵاتە ناکرێت بەم شێوە بە میزاج بینەوە لە هەرێمی کوردستان بە تەسریحێک و بڕۆینەوە بە بەغا ڕێک نەکەوتی بڕ لەسەر بەدادەچوونی بۆ بکەیت ئێمە تاوەکو نابێت لەم ئەم مەسئلەیە ئەبێ بڕێنەوە تاوەکو بەشێک بین لە عێراق ئەوە دەستوریەکەی بێ هەوڵدن ئەم دەستورە جێبەجێ بکەنەوە لە چوارچێوەی ئەو دەستورا کار بکەین و هەوڵ بدەین زۆربەی هەرە زۆری دەستکەوتەکانی خۆمان بەغا بەدەستبێنین زۆر باش مەسئلەیەک نییە خێرمان پێ بکەن کە تۆ شەریک و مشارک بی خۆت بەشێکەوەی لە بڕیار و مەسئلەی ئەوە نیە 6 وەزیرن لەناو ئەنجومەنی وەزیرانیشا ئەم عێراق بە عێراقێکی تەوافقی لەناو پەرلەمانە بە تەوافقات یاساکان دەرەچێ و لەناو ئەنجومەنی وەزیرانە بڕیارەکان بە تەوافق دەرەچێ بۆیە ئەبێ ئەم مەسئلانە وا وەرنەگرین کە ئێمە کەمینەی و زۆرینەیەکی عرب زۆر باشە کاک ئوسامە ئەگەر دو پرسیارم لە بڕێزەوە بێ لە تەشکیلەی حکوومەتەکەی عەبادی بە شێوەیەک لە شێوەکان ئەو پەیامە گەیشت ئێمە بێمنەتین لە بەشداریکردن یاخو بەشداری نەکردنی کورد پرسیارەکە ئەوە کورد نەبوو سەرکردایەتی سیاسی کورد خۆی نەبوو فەشەلیە ناوە لە مفاوزاتەکانی پێشووتردا کە ئەم بێمنەتیە لە لایەنێکی گەورەی وەکو شیعەوە دروست بێ
والله ئەوە ناڕاستەوخۆ نەبوو ڕاستەوخۆ بوو کاکزانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق ڕاگەیان وتی حاجەر عەبادی بەێمێ و وتی ئازادن بەشداری دەکەن ناکەن کەیفی خۆتانە ئەمە واقعێکە ئەمە ئەوە دەسەلمێنێ کە چەند ساڵە کورد نەیتوانیوە لەگەڵ شەریکەکانی لە بەغدا بگاتە ئاستێک لە دروستکردنی متمانە کە پێویستیان بە کورد بێ کورد نەیتوانێت شتێک بکاتن تاوەکو پێویستی بە تۆ بێ بەغدا و بەغدا تۆ بە خشتێکی کاریگەر بزانێت لە بنیادی دەوڵەتی عێراقی فشاری ئەمریکیەکان بەقەدەر ئەوەی لەسەر بەغدا هەیە لەسەر کوردی شەیە بۆیە من دیسان دەڵێمەوە ئەگەر کورد بە سیاسەتی خۆیدا نەچێتەوە ئەگەر کورد مامەڵەکردنی خۆی لەگەڵ بەغدا نەگۆڕێ زەرەری زۆر زیاترمان لێ دەکەوێت کاکە ئێمە بابێن باسی ئەو شتانە بکەین کە ئەمڕۆ زەروریەتە بۆ ملەتی کورد جەنابەت لەگەڵ کاک بورهان باستان کرد مەسەلەی ناوچە دابڕێنراوەکان ئێمە ڕاستەوخۆ بێ یان نەڕاستەوخۆ بێ ئەو شوێنانە لە دەست کوردن کاکە کەرکووک لە دەست کوردە پارێزگاری کەرکووک کوردە ناوچەکانی دیکەی زۆربەی مووسڵ و سنجار و ئەوانە هەمووی لە دەست کوردن ڕاستە نەگەیشت نەگەڕاوەوە سەرهەرێمی کوردستان بەڵام حکمی ئەو ناوچانە دەکات بەڵام تۆ وەرە مەسەلەکان بەگشتی وەرگرە تۆ ئەمڕۆ خەمی هاوڵاتی بە پلەیەک دووشتە یەکەم مەسەلەی ئەمنی و نەهاتنی داعش دووەمیان مەسەلەی دابینکردنی ژیان و گوزەران ئەمڕۆ هاوڵاتی خەریکە ژیان و گوزەرانی دابین نابێ مامۆستا لە مەکتەبە بە پڕەپڕ دەڕست دەڵێتەوە دێتە دەرەوە دەبێ بچێ ئیشێکی تر بکە بۆ ئەوەی نانی ئێوارە بۆ مناڵەکانی پیا بکە ئێمە دەبێت لەوێوە دەست پێ بکەین نان ئەمن و ئاسایش ئەگەر تۆ ئەم دوو حاڵەتە لە بەرچاو نەبێ هەوڵی ئەوە نەدەیکەوە ئەمە دابین بکەی بۆ هاوڵاتی وەزعەکە خوانە خواستە خراپتر دەبێت بە خۆمان دابڕۆینەوە دەبێ بزانین ئێمە بەشێکین لە عێراق تا ئێستا ئێمە نەبووین بە دەوڵەت تاوەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ بەغدا بکەین ڕۆژنامە نووسێکی بیانی لە ڕۆژنامەیەکی فاشل شتێک دەنووسێ دێتە هەولێر دەیبەنە ئوتێلێکی باز لە شوێنێکی باشدا دەنیشێ نانێکی باش پارێکی باش وەردەگرێ کوردستان هەنگاوی گەور ئێمە خۆمان بەو شتە عاتیفیانە دەخەڵەتێنین سیاسەت بە عاتیفە ناکرێت کاکە سیاسەت بە واقعیەت دەکرێت تۆ لەگەڵ بەغدا مامەڵە دەکەی بەغدا وڵاتە اعترافی پێکراوە کورسی هەیە حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی وڵاتێکە دنیا دێتە عێراق ئەمریکا دێ وڵاتان دێن بۆی عێراق لەو قەیرانەی تێکەوتوە ئەوە مامەڵە لەگەڵ بەغدا مامەڵە نەکەی وەکو جەنابەت وتت بە عنتەریات ئەگەر وا بێ بە تاکەی زەرەری زیاتر دەکەین زۆر باشە مامەڵەمان چۆن بگۆڕین لە بەرامبەر بەغدا ئەو عەقڵیەتە لە ئێستادا عەقڵیەتێکە ئەتوانی ئەو مامەڵەیە بکات یاخود نەخێر تازە ئەو درزە ئەوەندە گەورەیە ئاسان نییە پڕکرێتەوە لە نێوان هەولێر و بەغدا نه ئەکرێت ئێستاش هەوڵ بدرێ تعاملێکی واقعیان لەگەڵ بەغا بکرێ و ئەو وەفدانەی کە وتمان ئەو بیانیباڵی ئەو کۆنتاکتە لەگەڵ بەغا دروست بکرێ هەوڵ بدرێ قیادەی سیاسی لە ئاستێکی بەهێزە بتوانن مەسلە چارەسازەکان کۆکەنەوە و بڕیاری لەسەر بن لەسەر چارەسەرکردنی و بە تایبەتی لەگەڵ حەیدەر عەبادیە کە ئێستا ئەو پێویستی بە ئێمە هەیە و ئەوەش ئەزانێ ئێمە وەکو هەرێمی کوردستان پشتیوانی گەورە و باشمان هەیە ئەوەتانێ هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بۆ کورد بەگشتی تەنیان نەک بۆ کوردی باڵێن کوردستانی باشوور بەڵکو ئەوەتانێ هاوکاری کوردای ڕۆژاواشەکە مەسئلە ئەبێ ئەو مەسئلەی لە یەک دێنێ بتوانین ئەمە بکەینە قووەتێک نەبێتە زۆر بۆمان زۆر جات تو ئەتوانین ضعف کۆ بکەیتە بکەیتە قووەت زۆر جات ئەگەر لێ نەبێ قووەتەکان دەبێتە بە شێوەی لاواز پیشاندرێ و ناتوانین سوودی لێ ببینی ئەمەیان ئەمێتە سەر عەقڵێتی قیادەی سیاسی تعاملێکی واقعی باشە بەڵام عەقڵێتی سیاسی ئێمە زیاتر لەسەر نیەت بووە لە سیاستان نیەت ناخوێنێتەوە زیاتر لەسەر عاتیفە بوو وەکو کاگوسامە ئاماژەی پێدا زیاتر لەسەرەوە بووە ڕۆژنامەنووس سێگاتە وتێتی کوردستان گاوی گەورەی ناو نزیک بووەوە لە دەوڵەت لامان گرنگ بووە هەموو ئەمانە ئێمە نەمانتوانی بەرگەی چەند مانێکی بڕینی بودجە بگرین ئەوە هێزەکانمان بوو لە بەرامبەر داعشا کە چەند فەوجێکی کەم بوون هێزێکی یەکگرتومان نەبوو مەبەستمەوەیە بەم عەقڵیەتەوە و بەم تەعاملەوە درزەکانی نێوان بەغا باشترکەین یاخود دوورکەوینەوە لە بەغدا بەڕای من ئەبێ ئێستا هەوڵدەین کێشەکانمان لەگەڵ بەغا چارەسەر بکەین و هەوڵ بدەین لەگەڵ بەغا نزیک ببینەوە و بتوانین داواکاریەکانی خۆمان هێدی بەهێدی ئەم مەسئلەیە ئەگەر بێت و ئێمە مقارنە بکەین من ئەمە یەک مقارنە بچووک بۆی هەموو خەڵک لەوەتی عێراق دروست بووە تا ساڵی 2003 با لە ڕووی اقتصادیەوە لە ڕباڵین لە ڕووی ژێرخانی ئابووریەوە لە ڕووی ژیانی خەڵکەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕۆکانەوە لە هەموو سەکتەرەکانی ژیانەوە مقارنە بکەن لە چه ئاستێکا بۆ تا ساڵی 2003 و ئێستا ساڵی 2014 لە چه ئاستێکا بزانە هەموو ئەو 100 ساڵە بە ئەم چه ساڵ تەواوی نەکردو پێش نەکەوتووە کەواتە ئەم مەسئلەیە ئێمە توانیمان بەم ڕێکەوتنەمان لەگەڵ بەغا لەسەر مەسەلەی بودجەی بەغا و لەو 170 کە هێناریمی کوردستان ئەو وڵاتە دروست بکەین کە ئێستا بۆتە جێگەی سەرنجی هەموو لایەن سابران یەک سانیە یەک دقە سەرێکی ئەو وەزیرانە بکەی چیان لێ چاوەڕوان دەکەی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بۆ هیوایم بتوانن کارەکانی خۆیان باش ئەنجام بدەن
و بتوانن نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان بن و بە جددی کار بکەن بیر لە بەرژەوەندی تایبەتی خۆیان نەکەنەوە مەسئولێتێکی تاریخی گەورەیان لەسەرشانە و ئەرکەکانیان زۆر قورس. سوپاس دەکەین. پاش و چانێکی کورد هەر خۆم دێم وڵاتان. سپاس.